پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە ئێسادا بە گەورەترین کۆسب لە بەردەم هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان دادەنرێت و بۆتە جێگەی ڕخنەی زۆری حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان. ئەگەرچی بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران کۆمسیۆن لژنەیەکی پێکهێناوە. وتەبێژی کۆمسیۆنش دەڵێت لە تۆماری دەنگدەراندا نزیکەی 500,000 ناوی دووبارە و ناوی مردوو، ناوی ئاوەرە و دەنگدەری تایبەتی تێدایە. هەروەگەوە ئاشکرا دەکات بۆ هەڵبژاردنەکان دەمانەوێت سوود لە تۆماری بایۆمەتری عێراقی وەربگرین. بێگومان ئەو تۆمارەی کە لە بەردەستی ئێمەدا حەزەکەم ئەو ڕوونکردنەوە بدەم، ینی هەمان ئەو تۆمارەیە کە لە ینی تۆماری دەنگدەرانی عێراق ئێمە بەکاردێنین، چونکە بەداخۆ ئێمە تاکو ئێستا و هەرێمی کوردستان لەبەرەوەی کە سەرژمێری نەکراوە، لەبەرەوەی کە ئێمە تۆمارێکی بایۆمەتری گشتیمان نیە، تەنها ئەو تۆمارە هەیە کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کراوە کە نزیکەی 1,250,000 کەسیدایە، نزیکەی 2 ملیۆن کەسی کەماوە کە بایۆمەتری بۆ نەکراوە. ئەندامێکی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستانش ئاشکرای دەکات ئەو تۆمارەی ئێستا لە بەردەم کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمە هەمان ئەو تۆمارەیە کە بۆ پرۆسەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بەکارهاتووە. هەر بۆیە پێویست دەکات بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێت دەرفەتی زیاتر بدرێت بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان. بە پێی ئەوەشە پێویستە ئێمە تۆمارێکی دەنگدەرانی پاکراومان هەبێ بۆی هەڵبژاردن ئەنجام بدەین، بەڵام ئەوەی ئێستا لە بەردەستی کۆمیسیۆنی هەرێمدا هەیە تۆمارێکی دەنگدەرانە کە ئەوەی ڕیفراندۆمی لەسەر ئەنجام درابوو. بەڕاستیدا لەبەرەوەی ڕیفراندۆم منافەسەی حیزبی تێدا نەبووە، ڕیفراندۆم هەمویان بە یەک ئامادەچوون دەنجاندا بە بەڵێ بۆ ئەوەی کوردستان سەربەخۆ بێ، بەڵام ئایا لەسەر ئەو بنەمایە دەکرێت حیزبە سیاسیەکان کە ئەو منافەسەتوندا لە نێوانیاندا هەیە هەڵبژاردن ئەنجام بدەن. بۆیە بەڕای من کە پێویستە دەرفەتێکی زیاتر بدرێ بە کۆمیسیۆن. بە جۆرەی دوایین ئاماری کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان بێت نزیکەی 500,000 ناوی دووبارە و ناوی مردوو و چەندی ناوی دیکە بوونیان لەو تۆمارە هەیە. ئەگەر ئەو ژمارە دەنگدەرەش بە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێم بکەین ئەوە دەگاتە نزیکەی 25 کورسی پەرلەمانی کە ئەمەش بۆتە جێگەی نیگەرانی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.